بەڕێزان شەوتان شات لەگەڵتانین بۆ دیبەیتێکی تایبەت لەسەر بڕیاری 680 ئەنجومەنی ئاسایش لە نەتەوە یەکگرتووەکان یەکێک لە بڕیارە هەرە گرنگەکان و هاوچەرخ و وەرچەرخانێکی گەورە بۆ ئێمە و بۆ مێژووی ئێمە و بۆ داهاتووی ئێمە. لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوودا لە یادی 30 ساڵەی ئەم بڕیارەدا زۆر گرنگی بە ڕۆڵی هاوپەیمانان دراوە، زۆر گرنگی بە ڕۆڵی سەرکردە جیهانیەکانی وەکو بەڕیتانیا و فەڕەنسا و ئەمریکا دراوە کە چ ڕۆڵێکی گەورەیان هەبووە لە دروستکردنی ئەم بڕیارە و لە هێنانی ئەو دەسەڵاتە گەورانەی کە پابەند بن و گرنگی بە بابەتێکی مرۆیی وەکو ئەو کاتەی ساڵی نۆتوێکی گەلی کورد بدەن کە بە ملیۆنان خەڵک ئاوارە بوو. قسە لەسەرەوە کراوە تا چەند وڵاتە زلهێزەکانی وەکو بەڕیتانیا، وەکو فەڕەنسا، وەکو ئەڵمانیا توانیویانە لە دوای ئەمە بڕیارێکی ئاوا مرۆیی بیکەن بە بڕیارێکی سیاسی و هێڵی 36 دروست ببێ و لە ئەنجامدا هەرێمی کوردستان دروست ببێ کە ببێتە قەوارەیەکی نیمچە دەوڵەت لەناو وڵاتی عێراقدا. ئەوەی گرنگی پێ نەدراوە لە ڕاگەیاندنی کوردیدا لە یادکردنەوەی ئەم بڕیارە گرنگە ئەوەیە کە تا چەند ئێمەی کورد توانیومانە ئەم ڕەئیە گەورەیە لە وڵاتانی دنیادا دروست بکەین. گرنگی بەوە نەدراوە کە جالیە کوردی چ ڕۆڵێکی هەبووە لە دروستکردنی ئەم بڕیارە و لە هێنانی وڵاتە زلهێزەکان بۆ سەر مێزی گفتوگۆ بۆ ئەوەی لە نەتەوە گرتوەکان بڕیارێکی ئاوا کە هیچ پێشینەیەکی لەو شێوازە نەبووە لە ماوەی 50 ساڵی ڕابردوودا دروست بکەن. بۆ ئەمە بەستە لەم دیبەتە تایبەتەدا زۆر بەڕێز دکتۆر دلاوەر عەلاءەدین سەرۆکی ئینستیتوتی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بۆ توێژینەوە وەزیری پێشووی وەزارەتی خوێنی باڵا توێژینەوەی زانستی لە کابینەکانی پێشووی حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵە کە یەکێک بووە لەو کەسە باڵا دەست و دیارانەی ڕۆژانە لە ڕاگەیاندنەکان و لە تەلەڤیزیۆن و ڕۆژنامەکان ئەو کاتە لە 91 لە بەڕیتانیا و لە وڵاتانی جیهان دەرکەوتووە لۆبیەکی گەورەی کردووە بۆ کرد بۆ ئەوەی ئەم وڵاتانە لە نەتەوە یەکگرتوەکان بڕیارێکی ئاوا جێری ئانە و هاوشێوە دەربخەن. بۆ ئەمە بەستە سەرەتا بۆ دەست پێ دەکەم لەگەڵ دکتۆر بەخێر بێ دکتۆرجان بۆ دەست پێ دەکەن کە لە 91 دوای ئەوەی بە ملیۆنان خەڵکی کورد ئاوارە بوو بۆ سەر سنوورەکانی ئێران و تورکیا ڕۆلی جالیە کوردی چۆن بوو؟ وەکو لە پێشەچێکەش من باسم کرد خەڵک زۆر باس لەوە دەکە کە بەڕیتانیا چی کرد و ئەمریکا چی کرد، بەڵام چۆن بەڕیتانیا ئەمریکا دەیانتوانی ئاوا بکەن ئەگەر ئێمەی کورد خۆمان هەوڵمان نەدا بێ کە ئەوانە بێنینە سەرخە. حقیقەت ئێمە دەگەڕێنەوە 30 ساڵ پێش ئێستا سەردەمانێک کە هەموو کەش و دەوروبەری سیاسی لە تەواوی ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە دژی ئێمە بوو. میلەتانی بندەست، میلەتانی نەتەوەکانی وچوی ئێمە دەنجیان نەبوونە لە نەتەوە یەکگرتوەکان نە لە سەرشانۆی نێودەوڵەتی بە حکمی ئەو دینامێتی دووزلهێزی دنیا. خودی ئەمریکا، بەریتانیا، رووسیا هەمویان دژی ئەوە بوون کەەوە وڵاتێکی وەکو عێراق بزوتنەوەیەکی وەکی کوردی لێ سەر هەڵبدا پارچە ببێ بەرژەوەندەکانت تێک بچێ پەیوەندی زۆر بە قووەتیان لەگەر بەغدا، تەهران، دمەشق هەمووی بە قووەت بوو. بۆی ئێمە توانین بری لە لاوەسترین فتراتی لۆبیمان بووین. بەڵام ئەو وەختەش کە ئێمە دەوڵەت نەبووینە و کیان نەبووینەوە چێستا نەبووینە تەنها حزب هەبووە باقی دی ڕەهەندێکی ئەنجالیەکی کوردی تازەی تێدا بوو، تازە لێشاوی بڵین هیجرەت بەرەو ئەوروپا هەبوو، خەڵکانێک هەبوون لە دەرەوە بوون بە ژمارە دەهات زۆر ببن بەڵام ئینگلیزیزان نەبوون زۆر بەیان، سیستەمی بڕیار شارەزان نەبوون، لە پەرلەمان و حکومەت و شت ئاگداری زۆرش نەبوون. جاکە تۆ نوێنەری ملەتێکی بەندەستەبی و شارەزای پرۆسی بڕیار نەبی لە وڵاتەکە ئەمە شاخێکی یەکجار گەورەیە بە ئاسایی ناجوورێ. جا لەو کاتی کە حزبە کوردیەکان لە هەرێمی لە کوردستان لە وەزعێکی خراپدا بوون، تازە کیمیا باران بوو، ئەنفال بوو، تازە بڵین خاک و پێگەیان لە دەستدا بوو، لە دەرەوەش ئەو هێزە دەرەچێ دژمان بوون. کەواتە هەبوو نەبووەوەی کە بە نوێنەرایەتی دۆزی کوردی و وڵاتەکانی دەبایە بجوولێنی ئەو جالیە بوو. جا ئێستش دەڵێم ئەو کاتیش و ئێستش گەورەترین ڕەسید کە بزوتنەوەی ڕزگاری خوازی کوردی هەی بوو لە دەرەوە جالیەکەی بووە، چونکە لە حسابی خۆی
بەبێ تەنزیم بەبێ تەمویل بەبێەوەی پارەی بدرێتێ بەبێەوەی کە هیچ ڕێکخراوێک بێ ئاراستەی بکە تەنها ئەوەی کە بۆ وڵاتی خۆی کوڵاوە صاحب قەزەیە شۆر بە مەسئولیت دەکات ئەو خەڵکە دەستی بەجوو لەکرد بوو ئەوە کاریگرترین فشار بوو لەسەر سیستمی بڕیاردان لە لەحزەیەکی تاریخی پێویستە هەموو کوردی ینی باشەکانی دیکەی کوردستانیش هاوسۆز بوون ئەوانیش دەڕژانە نێو شەقامەکان و مزاهرەیان دەکرد جا لە زۆربەی وڵاتەکانی بەتابەتی ئەوروپیەکان ژمارەی کوردەکان کە دەها زیاد ببێ پێش ئەوەی کە کۆڕە و دروست بێ و پێش ئەوەی عێراق کوێت داگیر بکە کۆمەڵێک بۆنە و مناسبە هەبوون بیرەوەری هەڵەبجە بیرەوەری بۆنەکانی تری کوردی دەماکردە مناسبە بۆ ئەوی کە سۆزی خەڵکی بەریتانیا حکوومەتی بەریتانیا میدیای بەریتانی یان ئەوروپی ڕابکێشی بۆەوەی کە تۆ مافت خوراوە مافی سیاسی مافی مرۆڤ و شایستەی ئەوەی کە بە ئازادی بژیوەکی وڵاتانی تر جا ئەو جۆرە عەتف ڕاکێشانە ئەو جۆرە بڵین لۆبیکردنە کاریگەری هەبوو ئەزمونێکی بە ئێمەدا کە زانیمان تێگەیشتین بڕیار چۆن دەدرێت بەڵام کاریگەریەکەی زۆر کەم بوو هەتا ئەو ڕۆژەی کە دۆستەکەیان لە عێراق بوو بە دوژمنەکەیان ئەگەر بیرت بی سەردەمی حکوومەتی تاچەر کە ڕەنگە ماوەی 3 دەورە بوو بە حکوومەت یعنی 11 ساڵ 13 ساڵ بە حکوومەت بوو باشترین پەیوەندیان لەگەر عێراق و لەگەر سەدام بوو چونکە سەدام باشترین کڕیاری چەک بوو لە بۆیان دوای ئەوە فەڕەنسا بە هەمان شێوە ئەمریکا بە هەمان شێوە هەمویان هەتاوەکو پشتگیری عێراق و بەغدا هەبوایە ئاوریان لە ئێمە نەداوە چونکە ئەو کاتە لە دژی ئێران شەڕی دەکرد 8 ساڵ چەکی دەکڕی و نارە سەرچەکەشیان نارەکانی سەدام بوو جا بۆ ئێمە دەرفەت نەبوو هەناسە بدەین لە وڵاتی وەکو بەریتانیا کە داوای مافکەین کەچی ئەو دۆستەکە بوو بە دوژمنیان تەنانەت لە ئاستی شخصیدا سەدام و تاچەر بوون بە دوژمنی شخصی سەرسەخت یەکتر سەدام بەوی دەگوت پیرێژن وەکو بڵێ زۆر بڵێ ئەوی تریش دەیوت تو لە پەنای تەنورەی ئافرەتەکان خۆت دەشاریەوە لەبەرەوەی کە کوێتیان داگیر کرد و خەریک بوو لە سەدام بدرێ چوو کۆمەڵێک جالی بڵێن ئەجنەبی لە عێراق کە هەبوون دەستی بەسەرداگرتن وەکو ئەسیر ناردنی بۆ شوێنانەی کە ممکن بوو لێ بدرێ جا تاچەر ئەو عبارەتەی بەکاردێنا وەکو بە شخصەنەی دەکرد و دەیگوت تۆ خۆت دەشاریەوە جا تەماشای ئەو وەزعەکە کە لە چی گۆڕا بە چی ئەو حالەتی ئەوە نەبوایە کە سەدام کوێتی داگیر نەکردبایە ئەم دەرفەتە نەداتە پێش بەڵام جالیەی کوردی بەبێ مقابل بەبێەوەی داوای لێ بکرێ بەردەوام بوو لەوەی لە داکۆچی لە مافی کورد و لە پاڵپشتی قوربانیانی هەڵەبجە بەوە خیبرەیەکی وا دروست بوو کە لە ڕۆژی تنگانە هاتە سەر ئەوەی کە بتوانی بڕیاری زلهێزێکی وەکو ئەمریکی بگۆڕی بڕیاری هێزێکی وەکو بریتانی و ئەوروپیەکان بگۆڕی بەڵام بێگومان جەوەکەش وا ڕەخسا بوو کە سۆزێکی گشتی لە ڕێی میدیاوە لە ڕۆی ینی لایەنی مرۆڤایەتیەوە ڕەخسا کە خەڵک چای بە کۆڕە و کەوت ئەمەش هاندەر بوو یارمەتی دەر بوو بۆی کە بڕیاری هێزە جیهانیەکان بگۆڕن ئەو کاتێک کە ملیۆنان خەڵک ئاوارە بوو بۆ سەر سنوورەکان لە لەندەن یەک لە پایتەختە گرنگەکان بوو کە جالیە کوردی ڕۆڵێکی زۆر بەرچاوی هەبوو و ئێوەش ئەو کاتە دەورێکی باڵاتان هەبوو لە بابەتەکە و بیرمانە لە تەلەڤیزۆنەکان دەردەکەوتی قسەت دەکرد و هەروەها ئێوە وابزانم تاکە کوردی ئەکادمی من ئەو کاتە مەرگە تاچەرتان بینی هەرچەندە لە دەسەڵاتدا نەما بوو بەڵام کەسایەتێکی ئاوا کە ناوەندی بڕیار بوو نەکرد بۆ کۆنسەرڤاتیڤەکان بۆ ئانی دیکەش لە بەریتانیا ڤیدیۆیشمان هەیە هەر ئەوەی مەرگە تاچەر جا حەزەکەی تۆزێک بینەریەوە دەبین نیودەقەیەک جا بۆمان باس بکە ئەمە چۆن ڕوویدا چۆن توانیتان بگەنە ئەم کەسایەتی گەورەیە و ئەم بڕیارە گەورەیە دواتر بە دوای خۆیدا بهێنێ با بەیەکەوە ئەو ڤیدیۆ ببین. The people want it, they need it. And I think we should take very firm steps. It's not a question of standing on legal niceties. This is a real mercy mission. They need help and they need it now. And that's why I'm seeing them. So I will go in and see them. Did you want to ask a question? Yes. Are you proposing some sort of allied relief effort to help? Goodness me. If we went, I remember when we had the Armenian earthquake. The moment a disaster fund was opened, people flooded in with help. These stories have moved people all over the world. Wouldn't you help? Just think of supposing they were your children. You wouldn't stand on legal niceties.
You just have to get help to them. It is now relief. Tents and blankets desperately needed in the freezing mountains on the Iraqi-Turkish border. The new Archbishop of Canterbury, who's been meeting Kurdish doctors, is leading calls for even greater help for the Kurds. The government's initial commitment of £20 million towards the cost of the humanitarian relief programme is very welcome indeed, though more will be needed, much more will be needed, if the refugees in Iran and Turkey are to receive more than basic care and shelter. ببوورە ئەوەی مارگرێت تا شەرمان بینی کە لەوێ لەگەڵی بوو هەروەها ئەوەی کە ئارکیبشۆپی کانتبری کە گەورەترین دەسەڵاتی کەنیسەیە لە بەڕێزانیا گەیشتن بەو کەسایەتیانە پێمان بڵێ ئەمە چۆن ڕوویدا و دواتر دەرەنجامەکەی چی بوو؟ جارێ ئەو دوو کۆبوونەوەیە وەکو دوایین پاڵ بوو کە ڕەوتی مێژوو وەرچەرخێنێ، یعنی ئەو ناوچە ئارامەی کە ئێمە ئێستا حکومەتی هەرێم بوو پەرلەمان و دەنگدان و ئەو وەزعی لێ دروست بوو لەو ڕۆژە دەستی پێکرد کە تاچەر هاتە مەیدان. مەسەس تاچەر خۆی داڕێژەری سیاسەتی بریتانی بوو کە یارمەتی ئەمە نەدا، بە ژیانیدا کوردێکی نەدی بوو، ڕەنگە دیتبی دوور بە دووری، بەڵام لەو ڕۆژەدا کە هاتە مەیدان ڕەئی جۆن مەیجەری گۆڕی، ڕەئی جۆرج بوشی گۆڕی، سیاسەتی بریتانی گۆڕی، سیاسەتی دنیای گۆڕی. لەو دەقەیەش گۆڕی کە خۆی سەرۆک وەزیران نەما بوو، بەڵام چاوەڕوانی دەرفەتێک بوو کە قەزیەکی هەبێ بێتەوە مەیدان وەکو بڵێن سەرکردەیەکی کاریگەر بدەیترێ. دیتنی ئەو ئاسان نەبوو. لەو ڕۆژی کە کۆڕە و دەستی پێکرد لە سی بۆ سیویەک هەولێر و دهۆک جیران، یەکی مانگ سلێمانی، دوای ئەوە شارەکانی تر، لەو ڕۆژە شەوەدا جالی کوردی حەفلەی نەورۆز هەبوو، زیاتر لە 300-400 کورد کۆ بووە ئەو ڕۆژە بوو کە هەولێر گیرە. ئیتر لەو شەوەدا خەڵک بە بێچارەیی بەو جلانەی حەفلەکە لەبەری بوو بەرەو سەفارەی ئەمریکی چوون بەوەی کە خۆپیشاندانێک و شەو نەخۆنی بکەن لەوێ. بۆ ڕۆژی دووەم 65 کەسێک بووین کۆ بووینەوە چی بکەین باشە بۆ ئەوەی بڕیاری ئەو وڵاتە بگۆڕین. هەر یەکەیش بیری بۆ شتێک دەکردەوە. لەوانە لەو 65 نیوە زیاتریان 44 کەسیان بڕیاری دا کەەوە بە خۆبرسی بکەن، شەو نەخۆنی بکەن بەرامبەر سەفارەی ئەمریکی کە بۆ 14 ڕۆژ کردیان. بەڵام خەڵکانی تری جیاوازمان تێدا بوو، هەر یەکەی ئەو بلۆگەر کەناڵی تەلەڤیزیۆن قسەی دەکرد، هەبوو پەیوەندی بە شخصیاتەوە دەکرد، بەڵام ئەوەی کە ئێمە کردبان شتێک بوو کەەوە خەڵکانی وەکو تاچەر لەگەر ڕئیسی کەنیسە کە دەمانزانی تەسیریان لە بڕیار گەلک زۆرە، تەسیریان لە جۆن مەیجەر زۆرە. ئەو شخصە جۆرج کێری کە دەکا سەرۆکی کەنیسەی بریتانی شخصیان علاقێکی بە قوتی هەیە لەگەر جۆن مەیجەر، بەڵام ئەوانە نانوێت سیاسی ببینن. چەند داوامان لێکردن بەرەی کوردستانی هەیە، سەرکردەکانیان هەیە، ڕەوزیان کرد بیان بینن، بەس گوتیان ئێمە ئامادەین ئێوە وەکو پزیشک ببینین، وەکو ڕێکخراوی کۆمەڵی پزیشک و زانانی کورد. و لە هەمان کات گوتیان ئەمانەمانە ئافرەتیش بینن. ئێمەش ڕێکخراوێکمان نەبوو کە برین ئەمە هی ئافرەتە، بەسی دکتۆرمان هەبوو. مەریش چوو پەیوەندیم بە چەند خزم و دۆستێک کرد و گوتم جلی کوردی لەبەرکەن و بێن لەگەڵمان. دیتنی تا شەریش ئەوەندە قڕس بوو کە لە یەکەم جاردا دوودڵ بوو، ئایا بدیترێتە دەخۆل لە سیاسەتی حکوومەت دەکاتێدانەوە کە پارتەکەی خۆی دووهەم لەوە دەترسا ئێمە بچین داوای دامێکی ڕاستەخۆ بکەین بۆ بزوتنەوەی کوردی بۆ جیاکاری و بۆی کەەوە ئێمە بین بە دەوڵەت لە حالەتێکدا کە سیاسەتی بریتانیا ئەوەیە کە دەبێ عراقێک پارچە بێ. تترسا ئیستیغلالی زۆر شتی بکرێ لەو مقابلەیەدا. ئەوەندی من مراسلەی ئەیبل هادڵن هەیە کەەوە سکرتێری سەحەفیەکەی بوو لە ڕێگەی دوو سەحەفی ئینگلیزەوە توانیمان بیدۆزینەوە، مراسلاتێکی زۆر لە بینمان بوو، هەتا من دڵنیام کردەوە بۆی کە ئەوەی دەینووسم لە قاقەس ئەوەیە داوای لێ دەکەم. لە هەمان کات بە جۆرج کێری سەرۆکی کەنیسە عینی شتم لەگەڵ کرد. ئەوەش چی بوو کەەوە دەمانزانی ئەگەر نەگەینە بەوەی کە یەکێک گوێی بگاتە گوێی جۆن مەیجەر ناتوانانی بڕیاری ئەو وڵاتە بگۆڕی. ئەوانەش چۆن تۆ شاخێک بەردە شاخێک هەیە 20 کەس پاڵی پێوەدەنێ بیجوولێنی، بەڵام لە ئەخیری یەک پاڵ هەیە ئەو پاڵە غلۆری دەکاتەوە. ئەو زەختەکانی گشتی چی بوون لە سەحافە سەیری کۆڕە و نیشان دەدرا، حکوومەتەکانی ئەوروپی زەختیان دەکرد و دەیانگۆ دەبێت شتێک بکەین، ڕێی عامی عالەمی هەمووی لەگەڵمان بوو، یعنی زەختەکە زۆر بوو بەس ما بۆ سەر ئەوەی جۆن مەیجەر و جۆرج بوش بجوولێن. بۆ نەدەجوولان
جۆن مەیجەر چەند جار من لەگەڵ سکرتێرەکەی ناوی ستیڤۆڵە قسەم دەکرد دەمگوت بۆ ئێوە هیچ ناکەن دەیگوت ئێمە ناتوانین شتێک بکەین ئەگەر دڵنیانە بین ئەمریکاما لەگەڵا دوو ئێمە ناتوانین برێن قانونیەتی ئەو شتە چییە چونکە ئەوە وڵاتێکی خاوەن سیادەیە ئەمە ناتوانین بەبێ قانون بچینە ناوی پێشتریش نەکراوە بۆ حالەتی مرۆڤایەتی تو جێشی ئەمریکی و جێشی بەریتانی بەکار سەرۆکی نەتەوەی گرتوەکان دەڵێ ئەو بڕیارێک کە دامان یاسایی نەبوو جا دەترسان سابقەیەک پێشینەیەک دروست ببێت کە نەبووە و تێدا احراج بن کە پەیوەندیشمان کرد بە حکوومەتی ئەمریکیەوە جا بە شخصی نامەم بە ناوی خێزانەکەم بە ناوی سندوس نووسی لە بۆ باربرا بوش کە ژنی جۆرج بوشە بە حساب ئافرەت بۆ ئافرەت داوا دەکات کە ڕۆڵەکان بپارێزرێن جوابەکەی کە دەهاتەوە عینی قسەیان دەکرد کە ئەمە ئیشێکی تەدەخڵ ناکەین لە ئیشی سەروەری عێراق و بەڕاستیش جۆرج بوش ئامادە نەبوو کەوا جێیشی خۆی بجوولێنی سەر لە نوێ ئەو جارەی لە کوێتەوە بستە ناو تورکیا و لێ بێتە ناو کوردستان بۆ خاتری کورد نەخۆ من ئەومەم لەلای جۆن مەیجەر لە کتێبەکەی خۆدا باز لەوە دەکات دەڵێ ئەم پاڵپشتیەی کە هەبوو کە هەیبوو ئەوە بوو کە دوایەوە مارگرێت تاتشەر ئەویش کە هاوسۆز و هاوبڕیار بوو کە دەبێت شتێک بکرێت بۆ ئەو کوردە ئاوارانەوە دەژڵێ زۆر بە هەستیاریەوە مامەڵەمان لەگەڵ دۆخەکە دەکرد چکە سەرنەگرتنی پلانەکە شکستێک بوو بۆ ئەو تازە بۆ بە سەرۆک وەزیران سەرۆک وەزیرانێک چۆن ئینقلابێک لەناو حزبەکەی خۆی بۆ مارگرێت تاتشەریان لاداوە ئەمیان هێنا و بڕیارێکی ئاوا بدا کە ئەمریکا پاڵپشتی ناکە وڵاتان پاڵپشتی ناکەن نەتەوەی گرتوەکان پاڵپشتی ناکە گوتی دەبێت بە شکستێکی گەورە بۆمە زیاتر ماڵوێرانی بۆ کورد بەڵام ئەمەی مارگرێت لەوێ لەو نقطەوە دەست پێکرد جا لە یەکی چواری نەوەتویەکەوە هەتاوەکو دیتنی تاتشەر سێ ڕۆژی پێچوو ئەو سێ ڕۆژە بەردەوام لە مفاوەزەدا بووین کە منچی لەگەڵ بازەکەم و دواتر لە سەحافەتی بازەکەم ڕۆژی پێش دیتنیەکە پەشیمان بوونەوە منیش بە سکرتێری سەحافیەکەیم گوتم ئەگەر نەمان بینن ئەمن دەچمە دەرەوە دەڵام تاتشەر گوتیت ئێمە داعمی کورد دەکەین و جۆن مەیجەر غەڵەتە گوتی آخر ئەمە شتیوامان نەگوتووە دم ئێمە دەخنچین لە کاتی خنکان خەمی ئەومە تۆ دوای گلەی لەم دەکەی یان شکاتی محکەمە لەو دەکەی جۆرە تەهدیدی شتێدا بوو بەس کوردانە بوو دوای ئەوە وەڵام هاتەوە گوتی ئەگەر وعدە دەدەی لەوە زیاتر داوا ناکەی لە نامەکەیە ڕێگە خۆش دەکەین ئیترەوە بوو ڕۆژی دووەم گوتی ئەمە وەکو پزیشک و وەکو ئافرەت گروپێکتان دەبینین ئەو جا کۆکردنەوەی ئەو گروپەوە کە بەیەکەوە چوین ئەوە بوو لە تەلەڤیزیۆن دیتت هەندێک مناڵ بوو هەم بە جلی کوردی کە دیتمانن یەکسەر تاتشەر پرسیاری کرد گوتی ئەوە چیتان لە عێراق دێ بۆ لە هەموو وڵاتانشدا کێشەتان هەیە جا من شتێکم گوتووە کە لە جاران پێم نەدەکرابی لەم هەتا ئەو زیندوو بوو گوتی ئەوە بۆ هەندە دژی سەددامن منیش قسێک هەیە پێشتر نام کردووە لە سەحافە گوتم ئەگەر مێردەکەی تۆ معاملەیەک لەگەر بکە بەقەد ئەوەی کە سەددام لەگەر کوردی کرد تەلاقی دەدەی یاننا ترپێکەکەی نێشی و تەماشایشی دەرگەی کرد و گوتی قەت بیرم لە دێنس وانە کردوتەوە یعنی معنای مێردەکەی دێنسە لەوەیە گوتی ئەگەر ئێوە دڵنیامان دەکەن لەوەی کە ئەو بڵین لەو سنوورە ئەو سنوورانە نابەزێنن ئەویش چی بوو داوای کۆمەکمان کرد بەس گوتمان 2 میلیۆن کەس ماڵیان لە ماڵ جولاون و ئاوارە بوونە ناکرێت بەتانیە و بە خواردن بیان بنەوە ماڵەوە دەبێ ئەوانە بستنەوە ماڵی خۆیان لەژێر حیمایی ئێوە جا ئەوە بوو کە تەلیفۆنی بۆ جۆن مەیجەر کرد ئێمە تازە چوبوونێت دەرەوە بەس من بۆستابمەوە چکە سکرتێرەکەی گوتیەوە قسە دەکات لەگەر جۆن مەیجەر لە ناو ئۆتۆمبیلەکەی بوو دەچوو بۆ فوتبۆلی چەلسی ڕۆژەکە چوارشەممە بوو عەسر بوو لە کاتی سەردانی بۆ یاری فوتبۆل ببینی کە گوتی گوێم لێشاوە لە قسەکانی گوتی ئێمە انتخاباتمان لە پێشە لە مانجی پێنج کردیان ناتوانین ئەو پایە بەرزە ئەخلاقی لە دەست دەین چونکە ئەوان وەسیان زۆر خراپ لە انتخابات قابلیەوە بۆ بدۆڕێنن گوتی ئەوەش دەقۆزرێتەوە زە طبعاً حزبی کرێکاران حزبی ئەمە زۆر لە سۆزی لەگەر کورد هەبوو دنیاش لەگەڵێ بە قوڵا بوو یعنی تەنانەت لە حکوومەتەکانی ئەوروپی وتی ناکرێ و دەرفەتەمان لە دەستی گلەیی دنیامان لێ دەکرێت شتێک بکە جۆن مەیجەر هەر لەسەر و تەلیفۆنە گوتی هیچ خەمە نەبی 20 میلیۆن دلاری تەرخان کرد بۆ ناردنی کۆمە گوتی هەندێکی ئیم شەو دەبی بگە بەس گوتی لەوە باشتر دەکەین هەفتەی داهات و قیمەی ئەوروپی هەیە دەچینە ئەوێ لەوێ بەرنامەیەک دروست دەکەین لە چوارچێوەی ئومە متحیدە کە ئەو خەڵکە بگەڕێتەوە ماڵی پێشتر نەکراوە بەڵام لێم گەڕی دراسی دەکەم جا ئیتر ئەوە تاچر کە ئەوەی گوتم ئەدی جۆن مەیجەر چی لێ هێنا جۆرج بوش چی لێ دەکەن هیچ وعدەی نەدا بەس بۆم دەرکەوت دوای ڕۆژی دوایی توانی ئەو لە کاتی ماسی گرتن بوو لە عوتڵەی ئیستەر چوبوون بۆ پشودان بە عەمدیش چوبوون بۆ پشودان بە خێرایی چکەس دیتیان زەختە دنیاویەکە لە سەریان ئەوەندە زۆر بووە
تەنهاشتی کە خۆیان بدزنەوە لە بڕیاردان ئەوەیە کە بستە پشوو بە سەریعی و تا چرنەبووە نەدەگیرا دوایی جۆن مەیجریش قسەی لەگەر کرد. ڕۆژی دووەم زانیم ئەگەر بێت و ئێمە زەختەکە بەردەوام نەکەین ممکنە جۆن مەیجر قەرارەکەی خاو بێتەوە نەسیحەتکەری هەیە و خەڵکی تری هەیە پێڵێن بۆیە چینە لای سەرۆکی کەنیسە ئەویش بە زەحمەت بۆچی دەیوت ئێمە نابێت تەدەخل لە سیاسە بکەین نابێ بدی ترینی سەرۆکی کەنیسە وەکوێت و مەلیکەی بەریتانیا ببینی وەکو ئەوەیە پاپا ببینی لەبەر چی کە پاپای کەنیسەی بەریتانی جۆرج کێری ئەو ئاچبیشۆف کانتبری پێڵەن یعنی سەرۆکی کەنیسە دوو دڵ بوو دەیوت نابێ بدی ترێن ئێمە تەدەخل لە سیاسەت دەکەین دەبێ پێم بڵێ چی دەوێت پێشەوەی بیبینم مریش لە نامەکەدا گوتم التزام دەکەین بەو نامەیە سەحافە قسەی کرد دەرین ئەومان داوا کردووە بەڕام لە ڕاستیدا بە ئاشکرا شتێکمان داوا کرد بە نهێنی شتێکمان داوا کرد هەردووچی کرد بە ئاشکرا گوتمان دەبێت تۆ بێ بڵێ ئەمە کاریسەیەکی مرۆڤایەتیە دەبێت کۆمەک بکرێن تشجیعی کەنیسەش و ڕێکخراوەکانی کۆمەک بکەیت کەوا پارە و ئیمکانیات بنێرن بەڵام گوتم تۆ تەسیرە سەر جێمەجەر هەیە دەبێت لە پەنای ئەوەوە هاوکارمان بی وعدەیدا کە هەردووچیان بکە و دواتر خەبەرمان زانیەوە کە هەردووچی کرد جامر لەگەر خێزانەکە بچوو بینە لای کە زانیمان ئەو ئیشانی بۆ کردین لەسەر شاشەیە هەر ئێستا کە زانیمان ئەو کارانی بۆ کردین زۆر باسی کریسیانەکانی کوردستانی لێگە کردم و چیەکەم ئەو شتانم بۆ باس کرد دوایی کە ئیشەکانی بۆ کردین گەڕاینەوە لای جارەی جلێکی کوردی بۆ ژنەکەیمان برد بوو لەگەڵ خۆمان خەزانەکەم یارمەتیدا کەوە لە بەریشی بکە و ڕسمیشمان لەگەری گرتووە ژنەکەی لە یەکەم ڕۆژەوە لەگەڵمان بوو هەتا ئاخریش جا ئەوە زۆر شتێکی شخصی دروست کرد لای عەتفێکی تایبەتی دروست کرد لای جۆرجکێری تەنانەت کە دوای ساڵێک کۆرپەی یەکەممان لەدایک بوو جۆرج کێری و ژنەکەی یەک دەستکە گوڵی هەندەیان بۆ ناردین ئێستاش ڕسمەکەی ماوە لە کتێبەکەی لۆبیکردنیش دانووسیمە کەەوە چۆن بە دیاری بۆی ناردین ئەو جۆرە شتە شخصیانە گەورەترین تەسیری هەیە لە لۆبیکردن بۆ گۆڕینی بڕیاری وڵاتێک بەریتانیاش چونکە شەریک بوو لە کوێت لە شەڕی کوێت لە ڕزگارکردنی کوێت لە لێدانی عێراق چونکە بەریتانێت کاریگەری لەسەر هەموو بڕیارەکانی ئەمریکی هەبوو بۆیە بەریتانیا گرنگترین شوێنی ئەوروپا بوو بۆ گۆڕینی بڕیاری زلهێزی دنیا بەڵێ هەر ئەو کاتەی کە ئەم کارەساتە مرۆیی ڕوویدا بە ملیۆنان کورد ئاوارە بوو نەکرد ئێمەی کوردیە گرتوو بووین کوردی هەموو بەشەکانی کوردستان بەڵام لە ناو پەرلەمانی بەریتانیاش کە ئەوەندە دژایەتی یەکتریان دەکرد کە کرێکارەکان تا دەهات پارتی کرێکاران تا دەهات نفوزی زیاتر دەبوو لە بەریتانیا بەڵام لەسەر ئەم بابەتە یەکگرتوو بوون هەر ئەوە بوو پۆل هاوڵ کە ئەندامی پەرلەمانی کۆنسەرڤاتیڤەکان بۆ هات بۆی خەڵک ببینێ لەسەر سنوورەکان لە بەرامبەریدا ئانکلۆت کە ئەندامێکی پەرلەمانی کرێکاران بۆ ئەویش هات خەڵک ببینێ دواترات باسن لە مەینێتیەکانی گەلی کوردە کرد کە چۆن دەبێ هەردوو پارت بەیەکەوە هاوسۆز بن بۆ مەسلەیە کاتمان زۆر کەم ماوە دکتۆر جان زۆر شت هەیە باسی بکەن و ئێوە لەم کتێبە گرنگەدا پێم باشە زۆربەی خەڵگەم کتێبە بخوێنێتەوە ئەم وردەکاریە تێدایە کە چۆن لۆبیتان کردووە بۆ گەلی کردو بۆ مافەکانی گەلی کوردستان هەل لەسەر ئەوە پێم باشە دوا قسەمان لەسەر ئەوە بێتن سەرەتاش خۆت باست کرد ڕۆڵی لۆبیکردن کە ئێمەی کورتاوەکو ئێستا کە بە تەواوەتی لەم شتە نەگەیشتین تاکە شت کە توانیمانە ئەم وڵاتە زلهێزانە بێنینە سەرخەت بۆی بۆ مافی گەلی کورد بڕیارێکی ئاوە جێریانە وەربگرن کاریگەریەکە لۆبی کورد بوو ئێستا لۆبی کورد دەتوانێت چی بکە بۆ ئەوەی لە داهاتوودا هەم کارەساتیوانە خوڵقەیە هەم ئێمە بەرەو ئەزمونێکی دیکەی تازەتر بڕۆین لۆبی کوردی سەرۆخواری زۆر بەخۆی دیوە لە بیرکردنەوەی هیچ ملەتێکیدا نەبووە کە لە مەودای 20 ساڵدا لۆبی کوردی لەگەڵ نەبوونیەکەی لەگەڵەوەی کە دەوڵەت و ئیمکاناتی نییە لەو شتەی کە جاران هەبوو کە هەستی پێ نەدەکرا بگاتە و کاریگەری ئیمڕۆ ناوی کورد سۆزی کورد بڵین زەختی کورد لەسەر تەواوی مۆسسەکانی حکومڕانیدا هەیە بەڵام دەکرات دەقاتیەوە باشتر بێت ئەگەر پەرتەوازە نەبووین ئەگەر بێت حکوومەتی هەرێم و مؤسسەکانی هەرێم و حزبەکانی کە لە هەرێم کاریگەرن ڕۆڵێکی مهمیان دیتبایە لە کۆکردنەوەی ئەو تاقانە هەر وەکو چەندی وڵاتی تری وەکو ئیسرائیلەوانە دەیکەن کۆکردنەوەی تاقاتی ئەو خەڵکەی کە لە جیاتی زویر ببێت دوورکەوێتەوە پژێ بخرێیان دەنگەکەی بە گرنگ نەزانرێ کۆ بکرێنەوە دەکرێت تەوزیف بکرێن بەبێەوەی بمنە ئەندام لە تۆ لە حزب لە ڕێکخراوەکە چونکە ئەوان ئەگەر بە ڕۆمانسیەتیش بێ
ئەوەندە بیریان لە کوردستانە ئەوەندە تەمەنای چاکسازی و چاکردن و بە سەرکەوتن دەکەن تەنانەت کە کاریسەیەک کە ئەزمەیەک دەبێ بە شکستی خوانی دەزانن. جالی کوردی لەوێ زۆر پرۆفشنال ئێستا جیلی دووەم پەیدا بۆ زمان دەزانێ ساحب ماڵات بڕیار دەناسێ لە سەرکردەی باشی تێدا دروست بووە ئەوانە توانیان هێو ئامادەن و دڵسۆزیەکان با ئەوەندەیە کە بڕیارت بۆ بگۆڕن. جا ئەو ڕسیدە گەورە حازر بەدەستە دەبێت زیاتر تەوزیف بکرێ. ئێمە لەو وەختەی کە لە ناو هەرێم کێشەمان دەبی نەک تەنها جالیەکەمان کەس دەبی و کاریگەری نامیرێ بەڵکو لە لای حکوومەتەکانیشدا ئێمە تۆزێک ناو بانگمەندا دەبەزێ. ئەگەر بەهات با و سۆزی بڵین کارەساتەکانی پێشتر و یان شەڕەکانی دژی داعشوانە نەبوانایە ڕەنگە ئێمە بەناو عشتە سێ دەکران. جا ئێستا واجبە کەەوە لە ناو هەرێمەوە زۆر بە ئاگداری بە وریاییەوە تەوزیفی ئەو تاقانەی دەرێ بکرێ لۆبی کوردی ئیمڕۆ لە هەرە بە هێزەکانی دنیاە بە پێی وزە و بە پێی ئەو توانایکەهێتی بەڵام هێشتا تەوزیف نەبووە لەو ئاستەی قەزیەکەمان نییە کە حاجەتمان پێیەتی چونکە لۆبی وڵاتەکانی دەور پشتمان و توانایان و پێگەیان و پارەیان زۆر لە ئێمە زیاترە بەس لەگەڵ ئەوەشدا ئێمە دەرفەتی زۆر گەورەمان هەیە کە ئەو لۆبیە لە خزمەتی دۆزی کوردی بەکاربێنین. دکتۆرجان زۆر سپاس بۆ ئەم دەرفەتە بۆی قسە لەسەر ئەم هەموو باسە بکەین و زۆر شتی تر هەیە باسی بکەین هیوادارین لە داهاتوودا و لە دەرفەتی دیکەدا قسە لەگەڵ بکەین بۆ ئەم باسە و هەروەها هیوادارین لە یۆبیلی زێڕینی ئەم بڕیارەدا لە وڵاتێکی سربەخۆ ئازاددا ئەم یادە بکەینەوە. سپاس بۆ زانیاریەکانت و بۆ ئەم دەرفەتە. سپاس بۆ ئێوەش. بینەران تا دیبەیتێکی دیکە لەگەڵمان بن و تا دیبەیتێکی دی لەسەر بابەتێکی دیکە شەوتان شاد.